ئادەم سنە ئەبینم لێرە کرماشان ئەبینم دیاربەکر ئەبینم ئومێدێکم هەیە کە کوردستانی گەورە ئینشەڵڵا لە داهاتووشی نزیکا بینیم مامۆستا مادەمە هونەرە جوانە ئەو کوڕە جوانانە هەموو لێرە بوون ئەمڕۆ پێشەکی ئەمەوێ دەستخۆشی لە کاک جەزا و ئافی مۆزیک لە هەموو دا بکەم هەموو میوانەکان بەخێر بێن سەر و سەرچاو زۆر باش پێشەکەی پێشەوەی بچینە نێو لەمێ شتێک پێشکەشی چیای شنگال چیا چی لێ من وام زانی چیا بەس بەردی لێیە و هەندێ جیای سروشتی و هەندێ داری سروشتی ئەگرێ هەموو گۆڤار و کەناڵ و ڕۆژنامەنووس و هەموو گۆڤار و کەناڵ و ڕۆژنامەنووسە عالمیەکان لە کوردستان معجزە ڕووی داوە هەموویان کۆبوونەوە تا نەمدی نەمزانی چیا مرۆڤیش دەگرێت گەر تۆش دوو دڵی بۆ بینینی ئەم معجزە سەردانێکی چیای شنگال دەوڵەتێک لە ڕێیە دەنجی دەهۆڵی دێ هەموو گوڵەکان بەڕێکەوتن بۆ سەرای سێدارە خۆپیشاندان دەستی پێکرد بەڕووی ئەم حکومەتەدارە بە شیعاری با بڕوخێ ئەم حکومەتە لەوەتی تەمەن دەستی پێکرد بۆ یەک سەرۆکە ئیتر بەسە پاییز واز لە حکومڕانی بێنە با ئیتر بەس بێوەرینی گوڵ با چەند ساڵێ هەر بۆ خۆشی بە هەر سەرۆک بێ باواز بێنین بەهار گوڵ وە دڕک جیا کاتەوە با هەموو گوڵەکان بە یەک لیز دابەزن با زۆربەی کورسی پەرلەمان بۆ گوڵ بێ با دڕک چاوی ئەبڵەق بێ کورسی نەبێ لەسەر ئەرزەکە دانیشێ من ئەزانم ماڵی کوردم دوژمنی لە خۆ گرتووە با لەم میوانداریەدا زەهرکەی لە خواردنەکە با کە برامان بەرەو کێڵگەیەکی من ڕۆی خۆجێر نەکەین بڵێن نەکەین با هەموو دەست دەناو دەستکەین دەوڵەتی کوردی دروستکەین هەتاکو کەی گەلی کوردم دەوڵەت نەبێ ئەو دەوڵەت بێ هێندەی ڕوبێکی کورد نەبێ ئەو کات دوژمن دڵی خۆشە کە شیعارمان لە دژی یەکتر دەفرۆشە با هەمومان دەست دەدەستکەین دژی دوژمن بۆ بستێ خاکی کوردستان پیا و مناڵ و گەنج و ژن چەک لەشان کەین هەر جارەی دەرگایەکەکەینەوە بۆ بەهرەمەندێک بۆ ئارەزومەندێک ئەمانوێ ئەوانیش ئەسپی خۆیان تاوبەن لە دنیای هونەرە یەکێک لەو گەنجە خۆشەویستانە کاک محەممەد ئیسماعیل چاپڵەیەک بزانین ئەمڕۆ هیوادارم توانەکانی خۆی پێش بات ئەویش بێت بە هونەرمەندێکی دیار